پارلەمانی کوردستان سەبارەت بە ڕۆژاوای کوردستان بە زۆرینەی دەنگ بڕیاریدا پاڵپشتی لە ئیرادەی خەڵکی ڕۆژاوای کوردستان بکات بۆ هەر جۆرە بەڕێوەبردنێک. هاوکات دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی مامەڵە لەگەڵ پرسی ڕۆژاوادا بکات تا بەپێی توانای دارایی خۆی هاوکاری پێویستی ڕۆژاوای کوردستان بکات. بە ناوی خوای گەورە و میهرەبان گەلی خۆڕاگری کوردستان لە باشووری کوردستان و خۆر ئاوای کوردستان وە خۆتان دەزانن دوای چوونی شاندی پەرلەمانی کوردستان بۆ کۆبانی و خۆر ئاوای کوردستان و ئامادەکردنی راپۆرتێک و 2 ڕۆژ گفتوگۆی چڕوپڕی سەرجەم ئەندامانی پەرلەمان لە سەرجەم فراکسیۆنەکان بە هەستێکی کوردانە و نیشتیمان پەروەرانەی بەرز خۆشبەختانە ئەمڕۆ لە ناو کەشوهەوایەکی پڕ بەرپرسیارەتیدا بڕیارێکی مێژووی گرنگ دەرچوێندرا سەبارەت بە خۆر ئاوای کوردستان کە ئەمە دەقەکەیەتی لە خوارەوە بۆ ئێوەی دەخوێنیوە. یەکەم، پەرلەمانی کوردستان پاڵپشتی دەکات لە ئیرادەی گەلی ڕۆژ ئاوای کوردستان لە هەر شێوازێکی خۆ بەڕێوەبردندا بێت. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی مامەڵی لەگەڵدا بکات. دووەم، پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی توانای دارایی خۆی هاوکاری پێویست پێشکەش بە ڕۆژ ئاوای کوردستان بکات. سێم، پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان دەقی ئەم بڕیارە جێبەجێ بکەن. چوارەم، کار بە هیچ دەق و بڕیارێک ناکرێت پێچەوانەی حکومەکانی ئەم بڕیارە بێت. پێنجەم، ئەم بڕیارە لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستان جێبەجێ دەکرێت. وەکارە پێویستەکان لە پێناو زیاتر پشتیوانیکردنی بەرخودانی گەلی خۆر ئاوای کوردستان لە ڕۆژ ئاوا و هاوکاریکردنی لە بەدیهێنانی مافەڕەواکانیان و پاڵپشتیکردنی یەکریزی نێوان هێز و لایەنە سیاسیەکان ئەم بڕیارە دەرچوێندرا. جارێکی تر